كم هەیە لە ئەستۆدیۆ لەگەڵمە عەبدولخالق تەڵعەت شارەزای ئەمنی و سەربازی کە ئێستا لە ئەستۆدیۆ لەگەڵ منە. فەرماندە بەخێر بێی. زۆر مەمنون بۆ ئەستۆدیۆی جەنابەت باشین. چوار بەڕێستان ماوەیەکی زۆر لە بواری ئەمنی و سەربازیە کارتان کردووە و دوا پۆستیشتان پێش ئەوەی خانەنشین بن نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان بوون لە ئۆپراسیۆنی سوپای عێراقیدا. کورد بۆ بەم ڕێژەیە گەیشتووە کەمتر لە ١٠١ لە کاتێکا بە پێی دەستورە وایە لە ساحەڤەی پێکهاتەی سوپای عێراقی کورد وایە. بەڵێ زۆر سپاس. هەندێک زانیاریت باس کرد کە بەڕاستی جێگای ئەوە بوو کە دەستخۆش بی لە دامەزراندنی سوپای عێراقەوە دەتوانین بڵێن کورد لە ساڵی 21ەوە دەورێکی ڕئیسی هەبووە لە هەموو ساڵەکان کە زۆربەی ئەفسەرانی پاڵەبەرز لە سوپای عێراق زۆربیان کاتی خۆی کورد بووە. بەپێی بارودۆخی عێراق کەم بووە و زیاد بووە و مەرحەلەک لە مەرحەلەکانیش دەتوانین بڵێن هەر کۆتایی پێهات ئیلا بە ڕێژێکی ئێزگار سۆر کەم نەبێت. دوای ڕوخانی ڕژێمی عێراق سەدام بەپێی دەستور ئەو دەستورەی کە هەموو پێکهاتەکان هەموو ئەو گەلانەی کە لە عێراق دەژین تێدا بەشدار بوون و دەستورێکی ڕێکوپێک دامەزرا ئەگەر بێت و ئەو کات تا ئێستا بەپێ ئەو دەستورە کاری کردبایە حتمما بارودۆخی هەرێمی کوردستان لە ڕووی سەربازی و ئەمنیەوە بە ڕێژەیەکی ئێزگار زۆر بەشدار دەبوو. باش بۆ کاری ئێمە بینیمان لە دوای 2023ەوە کە بە بڕیارێکی پۆڵ بریمەر سوپای عێراقی هەڵوەشایەوە تەنانەت ئەمنیەتی ناو بەغاش لەلایەن هێزی کوردیەوە پارێزرا. یعنی ئەوان هێزێکی وایان نەبوو. دوای بەڵام ئێستا ڕێژەکەمان وای لێ هاتووەتەوە کە بووینەتەوە کەمتر لە ١٠٠. ئەمە خەتای خۆمان بوو یان نەخێر بە بەرنامە ئەم کارەکە. هەردوو بابەت دەتوانین باسی کەین لەو بابەتە. بابەت سەرچێکە ئەوە بوو بە بەرنامەک دوای 2023 دوای ئەوەی کە دەستور بڕیاریدا بە پێی مادەینەوە کە مادەینەوە پێکاتووە لە 6 فەقەرە. ئەو 6 فەقەرەیە هەموو شتەکانی تێدا بە ئاسانی دیاری کردووە کە لە داهاتوو سوپای عێراق لەگەڵ لەو مادەیە لەسەر هەردوو بابەت دەڵێ سوپای عێراق و دەستگا ئەمنیەکانی عێراق پێویستە دابمەزرێن و بەپێی ئەو پێکهاتانە بە شێوەیەکی یەکسانی هاوسەنجی بپارێزرێت. بەڵام بەداخەوە دوای 2023 بە تاکید سوپای پێشمەرگا هێزی هەرێمی کوردستان دەورێکی باڵایان هەبوو لە هەموو چلە ئەوانەی بەشدار بوون لە ڕووداوەکانی ڕوخانی ڕژێمی عێراق. دوای ئەوە بوو بە شەڕی تائیفی لە بینی شیعە و سوننە لە بەغدا و لە هەموو شارەکە. ئەوەی دەورە ڕئیسەکەی بینی لەو کاتە هێزی پێشمەرگە بوو، هێزی کورد بوو. ئەو کاتە کۆمەڵک لە بەداخەوەش باز دەکەین هەتا لە بەغدا چەند شەهیدیشماندا لەو بابەتە کە جێگای داغ بوو. دوای ئەوە عەفوەن دوای ئەوە بە بەرنامەیەکی داڕێژراو بە کۆمەڵک بیانەوەەوە سەبر تا وای لێ هات ئێستا کە دەڵی ڕێژەکە لە ١٠١ەکە لە ١٠١یش زۆر کەمترە لەبەرەوەی چەند ئاماژەم بۆوە کرد کە زیاتر لە 200 پۆست ئێستا بە بەتاڵی ماونەتەوە کە زۆرینەی زۆریان پۆستی سەربازین لە نێو سوپای عێراقە. باشە پۆستی ئەمنی و سەربازین باشە. ئەمە زیانی چییە بۆ هەرێمی کوردستان؟ بە تاکید ئەزانی وەکو وتم لەبەر پرسیارەتی هەبوو لە نێویان ئەو 6 ساڵەی وەکو نوێنەری حکوومەت لە بەغدا بوون شتەکان بەوازەحی بەرنامەکان داڕێژراوی ئەوەی سەتادەیەکەی سونەش ئەویش کەمترە زۆر لەوەش کەمترە. بۆیە بە بەرنامە داڕێژرا و پاش 2023 هاتن سەبر هێزی سوپای هەرێمی کوردستان هێزی پێشمەرگا لە هەموو دام و دەستگا ئەمنیەکان و سەربازیەکان کەم کرانەوە. یعنی هەندێکیان مەسەلەن خاننشین دەبوون دوای خاننشینە کەسیان لە شوێنی دانەدەنا هەر ئەو خاننشین دەبوو دوای ئەو ئەمریشان دەردەکرد یەک لە ئەوانەی خۆیان دادەنا و پۆستەکەیان پڕ دەکردەوە بێ ئەوەی ئاگداری هەرێمی کوردستان بکەن یاخود بێ ئەوەی
کوردستان مثلا سەرۆکی ئەرکانی عێراق کورد بووە بەڕێز فەریق بابەکر ئێستاش ئەو 6 ساڵە من لە بەغدا بووم بە هەموو شیعەکان و سوننەکانەوە دەڵێن ئەو کاتە سوپای عێراق وەکو سوپایەکی نظامی بووە ئەو کاتێکە فەریق بابەکر سەرۆکی ئەرکان بووە ینی شایدن ئەو زابتە بەرزانی کە لەوێ شیعە و سوننەکانیش دەیانگۆ پیاوێکی بەڕاستی سەربازی بووە بەڕاستی توانایی بووە کە عێراق بڕێوە بەڵام بەداخەوە بە بەرنامە ئەویش لادرا خۆ دەزانێک لە فەقەرەکانی مادەی نۆ لە دەستور دەڵێ نابێ هیچ هێزێکی میلیشیایی لە دەرەوەی دەسەڵات با بڵێن فەقەرەی بایە فەقەرەی بایە بێتە ناو ئێسپای کەچی دوای ئەوە دەیان هێزی میلیشیا دروست بوو کە دوور لە نانەتەڵە نابێت لە بانگەشەی هەڵبژاردننی شا بەشدار نابی بەشدار بن ئەوەکان زۆرن شەشە ینی نابی بەشدارینەی پێشێل کراوە هەموو لە هاوسەنجەکە لە میلیشیا هەم لەو 6 فەقەرەی کە لە مادەی نوێی دەستور هاتووە کە هەموو ئەو بەڕێزانەی کاتی خۆی واژۆیان لەسەر کردیا ئەو کاتە جەنابی سەرۆک ماوەی 3 مانگ چەند مانگ لە بەغدا ماوە تا ئەو بابەتانەی تەسبیت کرد بەڵام بەداخەوە ئەو بابەتانە وەکو پێویست نەتواندرا جێبەجێ بکرێتن و لە ڕووی سەربازیەوە کۆمەڵە خەڵکی شارەزا و پسپۆری زۆر باشمان هەیە کە بتوانێت ئەمڕۆ لە بەغدا بتوانێت هەموو کارەکانی بە شێوەیەکی ڕێکوپێک ئەنجام بداتن ینی دیساوی دەڵێمەوە هی ڕێی سەرکانی سوپای عێراق من شایەتی ئەگەر عەرەبەکانیش جێم لێ بن لە بەغدا دەیانجار لای من گوتیان ئەگەر ئەو کاتی کە فەریق بابەکر کە سەرۆکی ئەرکان بوو ئەو کات هەستمان دەکرد بەڕاستی بە شێوەیەکی سەربازی ڕێکوپێک کارەکان بڕێوە زۆر باشە باسمان لە ڕێژەکە چەندێکەمی کردووە باسمان لەو بەرنمەیەکە کە ئەوان دایان ناوە بۆ ئەم کارە و باسیشمان لە زەرەر و زیانەکانی کرد لەسەر هەرێمی کوردستان چییە بەڵام چارەسەر بۆ ئەم بابەتە چیە چارەسەر بۆ ئەو بابەتە لە یەک لە ئەو هەواڵانم کە دەچنە پەرلەمان کە دەورێکی سەرەکی ئەبێ ببینن لە داهاتوو دوو لە دانوانیە بابەتەکە سیاسیە بە پەرلەمان هەل ناکرێت ئەجا مەخەم باسی بابەتەکەی کەشم بابەتی دوو لە کاتی تەشکیلکردنی یان دامەزراندنی حکوومەت یەک لەو خاڵانەی کە پێویستە لەسەر هەموو کورد نەک هەر لایەنێک لەو لایەنە هەموو کورد بە یەک دەنگ لەو بابەتە لەسەری بوەستن و داوا لەو پۆستانە بکەن کە کاتی خۆی بۆ هەرێمی کوردستان تەسبیت کراوە ینی بە هیچ شێوەیەک ئێمە وەکو نمونەک بووین لە بەغدا کە لە ماوەی 6 ساڵ لە فەرماندەی هێزە هاوبەشەکانی عێراق کارمان کردووە زۆر بە شێوەیەکی ڕێکوپێک توانیمان ئێمەش لەگەڵوانە لە زۆر بابەتەکان لە پێشیان بووین یان لە زۆر بابەت لە هەند بابەتی مزاهرات و ئەو بابەتانە پرسیان بە ئێمە دەکرد ئەرێ کاتی خۆی ئەگە لە هەرێمی کوردستان چۆن تانیتان ئەو بابەتانە چارەسەر بکەن کەواتە نێنە سەر ئەو بابەتێ بڵێن ئێوە کەسێکتان نییە بتوانی ئەو دەستگا گرنگانە بەڕێوە بباتن بۆیە ینی لە داهاتوو یەک لە بابەتە گرنگەکان کە پێویستە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا و لەگەڵ هاوپەیمانان پێداگری لەسەر بکەن پاش ئەوەی ئێستا دەتوانم بڵێم وەزارەتی پێشمەرگا کە دەستخۆشی لە هەموو ئەو وانە دەکەم کە دەورێکی باڵیان هەبوو بۆ دامەزرانی فەرقەکان ئێستاوە خەریکە فەرقەکان هەموو تەواو دەبێت یەکەی شان زۆر جار لەسەر ئەو بابەتە بەڕاستی واقعی بڵێن کێشەمان هەبوو ئەو یەکەی هەفتە ئەو یەکەی هێشتا ئێستا ئەوە سەبر وە کۆتایی پێ دەبتە فەرقا کە دەڵێن فەرقا یعنی بێنە سەر بابەتێکی سەربازی نظامی ڕێکوپێک بتوانین کارەکانمان لە بەغداش ئەنجام بدەین بەڕێز عەبدولخالق تەڵعات شارەزای ئەمنی و سەربازی سوپاس زۆر سپاس دەستخۆش زۆر سپاس